بەشدار بە لە سێهەمین پێداچوونەوەی خێرا تایبەت بە شێرپەنجەی سوورێنچک تاوەری تەندروستی سمارت بە هاوبەشی لەگەڵ کۆمەڵەی پزیشکانی هەرسوجگەر لە کوردستان هەڵدەستن بە ئەنجامدانی سێهەمین پێداچوونەوەی زانستی خێرا بۆ باسکردنی نوێترین زانیاری و ڕێنماییەکان سەبارەت بە شێرپەنجەی سوورێنچک لەلایەن پزیشکانی بە ئەزموونی ناوخۆ و دەرەوە. بەناوی خوای گەورە، من ئاری محەممەد عەبدوڵڵا پزیشکی نەخۆشی زانی لە تاوەری تەندروستی سمارت هەڵگری بڕوانەمەی ماستەر و دکتۆرا لەو بوارەدا خودای یاربێ ڕۆژی 3/11/2022 بەشدارە بین لە بۆنەی پێداچوونەوەی خێرای تایبەت بە نەخۆشیەکانی شێرپەنجەی سوورێنچک و بەندەش لەو بارەدا بابەتێک پێشکەش دەکا لەژێر ناونیشانی دەستنیشانکردنی نەخۆشیەکانی شێرپەنجەی سوورێنچک. هیوادارم هەموو لایەکتان تەندروست باش بن. لە بەرواری 3/11/2022 ڕۆژی پێنجشەممە کاتژمێر 8:30 بەیانی میوانداریتان دەکەین لە هۆڵی کۆنفرانسی تاوەری تەندروستی سمارت.